سێ ساڵ بەسەر ڕووداوی دزەکردنی داعش بۆ ناو شاری کەرکووک تێدەپەڕێت. 3 ساڵ لەمەوبەر و لە شەوی 21 دەی 2016 150 چەکداری مەشق پێکراوی داعش لە سنووری بەشیر و تازە هاتنە ناو شاری کەرکووک و بێ هیچ ڕووبەڕووبوونەوەیەک بە ناو شارەکەدا بڵاو بوونەوە و دواتر لە یەک کاتدا هێرشیان کردە سەر زیاتر لە 10 شوێنی جیاوازی ئەمنی و بینای پارێزگای کەرکووک و بەڕێوەبەرایەتی پێشووی پۆلیسی شارەکە. سەرنجام و دوای زیاتر لە 10 ڕۆژ سەرجەمە و چەکدارانە کوژران و زیاتر لە 300 هاوڵاتی مەدەنی و پێشمەرگە و پۆلیس و ئاسایش شەهید و بریندار بوون و پیلانەکەی داعش بۆ کۆنتڕۆڵکردنی کەرکووک شکستی هێنا. ئێستاش دوای تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا دۆخی سیاسی و ئەمنی ئیداری کەرکووک هێشتا ناسەقامگیرە و لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کورد لە سەرجەم پۆست و دەسەڵاتەکانی شارەکە دوور خراوەتەوە. پەرلەمانتارێکی پێشووی عێراقیش دەڵێت کورد بەهۆی هەڵەی سیاسی خۆیەوە بێدەسەڵات کراوە و لە مەلەفی ئەمنی و ئیداری و سیاسی ڕۆڵی نەماوە. کۆمەڵی هەڵەی سیاسی خۆمان کە نەمانتوانی لێ دوورکەوینەوە ئێمەی بەم ڕۆژە گەیان و ئەو ڕۆژە ئێمە لە ڕووی ئیداری لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی لە هەموو جنگەکانی دەسەڵات لای ئێمە بوو. مەبەستم وێ لای کەرکووچیەکان بوو، دیارە کوردش دەوری باڵای تێ هەبوو. بەڵام ئێستا کە ئەبینین هەر شارەکە هەمان شارە، بەڵام ئێستا کورد تیا تەهمیش کراوە هەم لە ڕووی ئیداریەوە و هەم لە ڕووی سەربازیەوە و هەم حتا لە ڕووی بەشێ لایانی ترشەوە. بۆیە کە ئێمە ئەبێ ئەمە ببێ بە تەجروبەیەک بۆمان کە جارێکی تر لە کەرکووک و هاوشێوەی شارەکانی کەرکووک بە تەجروبە وەرگرتن لەم کارە ساتێک کە بەسەرمان هات ئەبێ بزانین چۆن مامەڵاکەین. لە کاتی هاتنی داعش بۆ سنووری کەرکووک و کۆنتڕۆڵکردنی بەشێکی زۆر لە ناوچەکانی باشووری کەرکووک و دەیان جار هەوڵی کۆنتڕۆڵکردنی شارەکەیدا، بەڵام پێشمەرگە سەرجەم ئەو هەوڵانەی پوچەڵ کردەوە. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی پێی وایە دوورخستنەوەی کورد لە ناوەندەکانی بڕیاری سیاسی و ئەمنی و ئیداری لە کەرکووک هەنگاوێکی خراپە و دۆخی شارەکە خراپتر دەکات. دوای تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر ئەو کارەساتە کە داعش بەڕاستی هەوڵی زۆری دەدا کە کەرکووک بە ئاقاری مووسڵا بەرێ، دیارە بە هیمەتی هەموو لایەک بەتابەتی هێزی پێشمەرگەی کوردستان کە چالاکانە و ئازایانە بەڕاستی دیفاعن لەم شارە کرد و هاوڵاتیانی شاری کەرکووکیش بەڕاستی ئینکاری ناکرێت لە هەموو لایەکەوە هاوکار بوون بۆی کە شاری کەرکووک بە ئاقاری مووسڵ دانەچێ. بۆیە سوپاس بۆ خوا دوای ئەو هەموو هەوڵ و کۆشە کە ئەوان دەیانویست کەرکووک دەست بەسەرا بگرن نەیانتوانی، بەڵام ئێستا بەداخەوە کە کورد لە شاری کەرکووک فەراغێکی هەم سیاسی هەم ئەمنی هەم ئیداری لە شاری کەرکووکە هەیە بەڕاستی. بۆیە هەر کەسێک دیارە پێشتریش هەروتومانە لە شاری کەرکووکە مادام ڕەنگەکان جیاوازن دەنگەکان جیاوازن پێویستی بە هەموو دەنگ و ڕەنگەکان هەیە بۆی کە ئەم شارە بەیەکەوە بپارێزین. بە بێبوونی کورد بەڕاستی تەوازونەکە تێک دەچێت. بۆیە پێویستە لەسەر سیاسەتمەدارانی هەم هەرێم هەم بەغدا بیر لەوە بکەنەوە کە کوردیش بەشی هەبێ لە پاراستن و لە بەڕێوەبردننی شاری کەرکووک. لە ساتەوەختی هاتنی داعش بۆ سنووری کەرکووک بە خوێنی سەدان پێشمەرگە و هێزانیەکانی دیکەی شارەکە ڕێگە نەدرا کەرکووک هاوشێوەی مووسڵ و تکریت لەلایەن ئەو ڕێکخراوەوە کۆنتڕۆڵ بکرێت. بەڵام ئێستا و دوای ئەو هەموو قوربانیە بەهۆی هەڵەی سیاسی هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمەوە سەرجەم ناوچە جێناکۆکەکان لەدەستدران و خوێنی ئەو هەموو قوربانیە لە پێناو پاراستنی خاکی کەرکووک و دانیشتوانەکەی بە فێڕۆدرا. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.